عیماد ئەحمەد جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ڕۆژبەردی بناغەی 840 یەکەی نیشتەجێبوونی بۆ خەڵکی کەم دەرامەت و هەژارنشین دانا و بەمەش بەرنامەی حکوومەت بۆ دابینکردنی خان و بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت دەچێتە قۆناغێکی دیکەوە کە ئەمەش لە بەدیهێنانی ئامانجە استراتیژیەکەی حکوومەت لەو بوارە نزیکمان دەکاتەوە کە ئەویش هەوڵدانە بۆ دابینکردنی شوێنی نیشتەجێبوون بۆ هاوڵاتیانی کوردستان بەگشتی و بەتایبەت ئاوردانەوەی زیاتر لە خەڵکی هەژارنشین. وەک عیماد ئەحمەد ڕوونیشی کردەوە ئەم یەکانە بە نرخی شیا و بەبێ پێشەکی و بە قەرزی درێژخایانی 25 ساڵ بەبێ ئەوەی بارگرانی دارایی بکەوێتە سەر ئەو کەسەی سوودمەند دەبێ لێی دەدرێتە خەڵکی کەم دەرامەت و هەموو هاوڵاتیەکیش ئەتوانێت سوودمەند بێ لێی و دابەشکردنەکەشی بە عەدالەت دەبێت و بە پێی مستحەقی دەدرێ بە خەڵک. کابینەی 6 و 7 وەکو بانگەشەی هەڵبژاردننی ساڵی 2009 یەکێک لە سەکتەرە ئەساسیەکانی بەرنامەی هەردوو کابینەی کوردستانی ئەوە بوو کە ئێمە بە بەرنامە بتوانین کێشەکانی ناو کۆمەلگای خۆمان چارەسەرکەین. کێشە ئەساسیەکانمان ئەو کاتە کەهرەبا بوو، ئاو بوو، سوتەمەنی بوو. ئیسە بە شانازیەوە ئەڵێن چارەسەرمان کردووە و عیماد ئەحمەد جێگری سەرۆکی حکوومەت لە درێژەی وتەکەیدا بە ئامار و داتای ورد و دەقیقار و پرۆژەکانی حکوومەتی خستە ڕوو بۆ چارەسەرکردنی کێشەی نیشتەجێبوون و وتی لە سایی کابینەکانی پێنجەم و شەشەم و حەوتەمی حکوومەتی هەرێم 160,000 یەکەی نیشتەجێبوون و خان و دروستکراون و لە بواری جێبەجێکردنیشدان کە دەیدا 24,000 یەکەی لە چوارچێوەی سندوقی نیشتەجێبوون کە لە 150 بڕی تێچوونیشی حکوومەت دابینی کرد و بەرنامەی استراتیژی درێژخایەنیشماندانا بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە. ئەیمانیەکەی لە بواری سەحا، لە بواری پەروەردە، لە بواری تعلیمی عالی، لە بواری پەروەردە، لە بواری شارەوانی ئێمە چەند گەشەمان کردووە، لە بواری ڕێگاوبان چەند چوینەتە پێشەوە، بەڵام ئەوە ناگەیەنێت بڵێت دی بەسە، ئەبێ هەممەت زیاترکەین، هەوڵ زیاتر بدەین. هەر لەم ماوەیە کە ئیش کراوە لە بواری نیشتەجێبوون و چارەسەرکردنی حدود 160,000 یەکە نیشتەجێبوون دروست بووە لە کوردستان، 24,000 مستەفید بووە لە سندوقی نیشتەجێبوون، 160,000 شقە و خان و ئەمە دروست بکەی بە ئاسان نییە. و ئەمە پرۆژەیەکی بەردەوامە ساڵانە ئەوەی کە ئێستا کەوتوەتە بواری جێبەجێکردنەوە ساڵی 2012 یەکی 5,000 یەکە دانراوە و لە ساڵی 2014دا هەمان ژمارە دادەنرێتەوە بۆ ئەوەی کە دروست بکرێت. پاشان کامەران ئەحمەد وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی هەرێم لەسەر پێکاتەی ئەو پرۆژانە ڕوونکردنەوەی داوتی تەواوی هەژارنشینان ئەتوانن بە چەند قۆناغێک سوودمەند بن لێی و ڕاشیگەیان ئەم پرۆژە نیشتیمانیە بەردەوامی دەبێت و لە ئایندەشدا فراوانتر دەکرێت. دروستکردنی 11,000 یەکەی نیشتەجێبوون بۆ هاوڵاتیانی کەم دەرامەت و چین و توێژەکانی سنووری سلێمانی هاوشانی تەواوبوونی 564 یەکەی نیشتەجێبوونی دیکە ئەوە دەردەخا کە حکوومەت خەمی چارەسەرکردنی کێشەی نیشتەجێبوونی لە کۆڵ ناوە و پەرۆشی ئەوەیە بە چەند قۆناغێک ئەم گرفتە کەم بکاتەوە و چارەسەری بکە کە ئەم هەوڵەش ڕاستەوخۆ خزمەت بە خەڵکی کەم دەرامەت و کرێنشینانی ئەم هەرێمە دەکا. کوردۆ عەلی گەلی کوردستان، ناوچەی تاسڵوجە، سلێمانی.